سڵاوی خوای گەورەتان لێ بێ قوتابیانی خۆشەویست لەوانەیەکی دیکە لە فیزیای پۆلی 12 بەیەک دەگەینەوە بەوەی وایام سوودێک بێەوەی خۆشەویست بگەێنم. لەوانەیە ئەو ڕۆماندا باسی چ دەکەین؟ باسی لادانی دەکەین. ئەمە چەند کارلێکێک ماوەرگرتێ پێشووتر بەیەکداچوون ماوەرگردی شەپۆڵەکان، دانەوە ماوەرگرت، دانەوە گەڕانەوەی شەپۆلە بۆ لا بەرامبەرەکەی بەهۆی ڕوویەکەوە، هەتا دانەوە لای بەستراومان هەبوو، دانەوەی لای جێگیر مابوو. بەیەکداچوون لە بەشی سێم هەبا بوو و لە بەشی ئاوتەمیش کەرتی یەکەم بێکداچوون بوو. ئەمڕۆ کردارێکی دەخونین کە پێدەرین لادانی شەپۆڵ. شەپۆڵ مەسەڵەن ئێستاکەوە ئاوەکە بەنداوەکە درزێکمان کردی لە بەنداوەکەی بزانە کاتێک شەپۆڵەکانی ئاو دەگەنە ئەو درزەی بزانە شەپۆڵەکان چێرە دێتن لە ڕێڕەوەکەی خۆیان لا دەدەن، کەواتە گۆڕانی ئاراستەی شەپۆڵ لە ئەنجامی بەرکەوتنی بەربەستێک ئەز ئەو بربەستە یان کونێکی بچووک بی یان لێوارەکی تیژ یا تەسک بیتن ئەوە شەپۆڵەکە لادا. کەواتە دەکرێت پێناسەکەی بێتەوە گۆڕانی ئاراستەی شەپۆڵ. گۆڕانی ئاراستەی شەپۆڵ پێدەرێن چ؟ پێدەرێن لادانی شەپۆڵ. یان دەتوانین بۆ شێوازی وسف بکەین بڵاوبوونەوەی شەپۆڵەکانە لە پشت بربەستەکان. بربەستەکانش گوتمان چییە؟ تەلێکی باریک بی یاخود کونێکی بچووک بی یان درزێکی تەسک بی یان لێوارێکی تیژ بیتن ئەوە شەپۆڵەکان لا دەداتن. ئەمە دەتوانین تاقینەوەکی بکەین لەکن خۆت بە ئاسانی پەڕێکی ئەیفۆردنی بە نوکی دەرزیە کونی لێ بکە بە گلۆپی مۆبایلەکەشت ئەوە بیخەسە کونە پەڕەکەی دەبینی ڕووناچێک لە پشت پەڕەکەی پێیا بووە، ڕووناچەکە قەبارەکەی زۆر گەورەتر لە کونەکەی. ئەو بەڵگەی چێ؟ بەڵگەی ئەوەیە کاتێک کە ئەو ڕووناچێت تووشی ئەو کونە بچووکەی بووە لە ڕێڕەوەکەی خۆی لادایە. ئەوە لادانی شەپۆڵە. دەستوری هایگریس پێشتر باسم کرد بابەجان، دووبارەی دەکەمەوە چەند جارە شاتۆ لە وزاری دەرێت هەر خاڵێکی سەربەرەی شەپۆڵ دەتوانێت وەکو سەرچاوێکی نوێی شەپۆڵ مامەڵە لە یەکەین. ئەوە دەستوری هایگنزە و ئەما لێکوانە باسی لادانی شەپۆڵ دەکەین. ئاگادار بە مۆزوعەکەی مەچێ لادانی شەپۆڵە لەبەر هەندێک لێرەدا لەو بەندەی بەس باسی برژۆڵی ڕووناک دەکرێتن، چونکە خۆ تاریکی شەپۆڵ نییە، برژۆڵی تاریک عین لەو شوێندا شەپۆڵ نماوە. باشە ئەوە دووبارەیە مەرجی بێکداچوون دروستکرد، مەرجی برژۆڵی پەیدابوونی برژۆڵی ڕووناک چییە؟ گوتمان دوو مەرجمان هەیە. یەک لە مەرجەکان ئەوە بوو جیاوازی ڕێڕە و کە پێی دەڵێن دیساین تێتە ئەوە پێی دەڵێن جیاوازی ڕێڕە و سفر بێت یان ژمارەیەکی تەواوی درێی شەپۆڵ بێت. وە دەشمان گوت کە دەرسی ڕابردوو لەوانەی یەکەمی بەشی هەفتەم گۆشەی نێوان دوو شەپۆڵەکە سفر یان ژمارە جوتەکانی پای، دوو پای، چوار پای، شەش پای ڕات بیتن ئەوە ئەو دوو شەپۆڵەکە بێکداچن بێکداچوونەکە دروست کردەبی برژۆڵێکی ڕووناک پیا دەبی. لە بۆ برژۆڵی ڕووناک ئەو یاسای بەکاردێن دی ساین تێتا یەکسانە بە ئێمڵەندا. ئەو دیە بابەجان پێدەرێن دووری نێوان دوو درز یاخود پێدەرێن نەگۆڕی درزەک، ئەوەشی لە بۆ زیاد کە پێشی دەڵێن پانی درز. هەرێکە لەو قسان جێرێ بوو مەبەستی دیە. جا ئەو دیە پێشتر لە بەندی یەکەمی بەشی هەفتەم کە وانەی ڕابردوو پرسیامە ساڵ کرد بە ئازی دیدایمە دەگوت دووری نێوان دوو درز تاقینەوەکە جوو درزما بوو، بەڵام لێکوانە ژمارەیەک درزماندا تێ دی بۆ پەیوەندی ئامادەکەن دووری نێوان دوو درز دەکاتەیەک لەسەر ژمارەی درز. بابەجان ژمارەی درز، ژمارەی تاڵ، ژمارەی هێڵ، ژمارەی شوخوت، ئەوانە هەموو یەک دەستەواژەنە. یعنی ژمارەی درز، ژمارەی تاڵ، ژمارەی هێڵ، ژمارەی شوخوت یەک دەستەواژەیە. کەواتە دی دەکاتە هەڵگەڕاوەی ژمارەی درزەکان. خۆگە پێش ژمارە درزی بنووسین ژمارە درز دەکاتە یەک لەسەر دی. ئەوە دیمان ناسیم. ئەو سێتەیە پێ دەڵێن گۆشەلادانی برژۆڵە لەگەڵ برژۆڵی ناوەند. و هەروەها ئەو ناوانەش پێ دەڵێن پانی برژۆڵی پێ دەڵێن، فراوانی برژۆڵی پێ دەڵێن، ماوە یعنی دووری نێوان برژۆڵەکانی پێ دەڵێن. هەر کاتێک ئەو هێندانە ئەو شتانی داوەکت ئایا چی لێ بەسەر دێمە بەستی ئایا گۆشەلادانەکە چی لێ بەسەر دێتن. و ئێمەش پلەی برژۆڵە بوو، پلەی برژۆڵەکە دەمانگوت ئەگەر هاتوو برژۆڵی ڕووناکی ناوان بی ئێمەکەی سفرە، ڕووناکی یەکەم بی ئێمەکە یەکەی، یعنی وەل کولی نای برژۆڵەکەی ڕووناکەی چ بی ئێمەکەشی هەمان ژمارەیە بێیەکەشە ڕەقەمە لانداش درێژی شەپۆڵە. دی پێشی دەڵێن نەگۆڕی درزەک بریتێ لە دووری نێوان دوو درزێک دوای یەک کە دەکاتە هەڵگەڕاوەی ژمارە درزەکان لە یەکەی درێژیدا ئەوە نەگۆڕی درزەک بە یەکەی مەتریش دەپیرێتن. جا ئەمە بزانین ئایا گۆشەلادان دیسان بەبیردێنمەوە گۆشەلادانی پانی برژۆڵە، فراوانی برژۆڵە یعنی دووری نێوان برژۆڵەکان لەسەر چی بەندە؟ هەر ئەو پەیوەندی تازە چ نووسیەوە پێی
گۆشەلادان نووسێ بە پێی ثێتا نووسیا دیەکە لەگە نەزانراوەکەیە چۆژێرەوە ئەو بەریەکسانەمە هاتە سەرەوە کەواتە لە پەیوەندەکەەوە دیارە گۆشەلادان لەسەر چی بەندە بەندە لەسەر یەکەم پلەی برژۆڵەکە لەگە پلەی برژۆڵەکەی پەیوەندی چۆنە ڕاستەوانەیە تەمەشاکە بابەجان بە ئەوەی وەرگین ئەو وێنەی وەرگرم ئەو برژۆڵەی ڕووناچی ناوەندە ئەگەر هاتوو برژۆڵەی ئەو ڕووناچی ناوەند ئێمەکەی سفرە ئەوە ڕووناچی یەکەمە ئێمەکەی یەکە ئەو ڕووناچی دووەمە ئێمەکەی دووە ئەگەر هاتوو برژۆڵەی ڕووناچی یەکەم وەربگرم ئەو گۆشەلادانەمان هەیە بەڵاگە پلەکەی زیاد کەم تەمەشا دەکەم گۆشەلادانی برژۆڵەکەی ثێتایەکەمان زیاتر بوو کاتە ثێتای دووەم گەورەتر بوو لە ثێتای یەکەم لۆ چکو پلەکەی زیاترە هەروەها لەگە درێژی شەپۆڵ پەیوەندی ڕاستەوانەیە لەگە درێژی شەپۆڵیش پەیوەندەکەمان چییە پەیوەندەکە ڕاستەوانەیە لەبەر هەندێک گۆتم شەپۆڵە کارمانسی خاندەی بە تەسەسوور بیزانێت تەسەسوورەکەت بە بیردێنمەوە گوتمان ڕادیۆیی مایکرۆوی خوار سوور ڕووناچی میدراو سەر و بنەوشەی تیچی یەکەس تیشی گامان ئەوە لە درێژترین درێژ شەپۆڵ لە بۆ کورتترین درێژ شەپۆڵ کەواتە ئەوەی لەسەرەوەی گۆشەلادانی زۆرە ئەوەی لەسەرەوە بدرێژ شەپۆڵی گەورەی گۆشەلادانی زۆرە ئەوانەی خوارێ هەتا لە شەبەنکەی بچینە خوارێ درێژ شەپۆڵ کەم دەبی گۆشەلادانی تێدا کەم دەبیتن وەڕووناچی بیدراوی دەمان بۆ دەیکەینە حەفت ڕەنگ ئەوە هەموو دووبارەیە پێشتر باسم کردیە ڕەنجی ڕووناچی بیدراوان ڕووناچی سپی چ بوو سوور پرتەقاڵی زەرد سەو شین نیلی بەنەوشەیی ئەوەش دیسانەکە لە چی لە درێژترین درێژ شەپۆڵ لە بۆ کورتترین درێژ شەپۆڵ چوار ڕەنگە دەداتێ لە وزاری کام لەمانە گۆشەلادانی تێدا گەورەترە پانی برژۆڵەکانی زیاترە فراوانی برژۆڵەکانی زیاترە دووری نێوان برژۆڵەکانی زیاترە ئەو قسانە هەمومانای ثێتایە ثێتای کام لەوانە زیاترە ئەو ڕەنگەی کە درێژی شەپۆڵی زۆرە تەسەسوورەکەش دەزانین کە کامیان درێژی شەپۆڵی زیاترە وهروەها لەگەڵ دی پەیوەندی پێچەوانەیە لە ژێرەوەیە سێم خاڵ لەگە دی پەیوەندی پێچەوانەیە هەتا دووری نێوان دوو درزەکەی کەم بیتن ئەوە گۆشەلادان زۆر دەی بە پێچەوانەوە دووری نێوان دوو درزەکەی زۆر بی گۆشەلادانمان کەم دەبیتن تەمەشاکە لێرە ئەو داتایەمان هەیە وێنەیەکی زۆر جوانە تەمەشاکەین لێرە ئەگەر هاتوو ئەو بربەستەماندانەیە دووری نێوان دوو درزەکەی یەک دیە کەواتە دەبینین ئەو برژۆڵە پانیەکەی کەمە برژۆڵەکانی تەنیشتی هەردیار نییە ئەوەندە لێک نزیکن چکو گۆشەلادان کەمە چکو دیەکە زۆرە ئێستا دیەکەمان کەمتر کردەوە ئەو دیەمان بچوو کردەوە بزان تەمەشا دەکەین پانی برژۆڵەکەی زیاد بوو ئەستا برژۆڵەکان کەس بە دیارکەوتن با بە ڕەنجی خۆی بینوسین تەمەشاکە ئەوە پانی برژۆڵەکەی زۆر بوو ئەو برژۆڵەکان دیکەی تەنیشتی تەمەشاکە لەکردنەکە خۆشت برژۆڵەکان تۆزێک لێ دوورکەوتن لۆ چکو دیەکەمان کەم کردەوە ئێستا ئەو دیەمان بچووکتر کردەوە کردمانە ئەو پۆین دوو دی تەمەشا دەکەم پانی برژۆڵەکەی زۆر بوو و ماوەی نێوان برژۆڵەکان زیاتر بوو فراوانی برژۆڵەکان زۆرتر بوو کەواتە ئەو بەڵگەی چیە بەڵگەی وێ ثێتا لەگەڵ دی پەیوەندی پێچەوانەیە هەلێرەوە تەمەشای ئەوەی بکەین ئەوە ڕەنگەکی شیریە لە چوار ڕەنجی پێکاتیە بزانە ئەو برژۆڵەی ڕووناچی ناوەندا بزانە ڕەنگە زەردەکە کە درێژی شەپۆڵی زۆرە گۆشەلادانێکی گەورەی هەیە بەڵام ڕەنگە سەوزەکە کە درێژی شەپۆڵی کەمترە گۆشەلادانی کەمترە ڕەنجی نیلی کورە بابە نیلی دیاریکەین ئەوەتە نیلی ڕەنگە نیلیەکە ئەو ڕەنگە نیلیە درێژی شەپۆڵی کەمترە گۆشەلادانەکەی بچووکترە کەواتە مانای چییە مانای ئەوەیە گۆشەلادان لەگە درێژی شەپۆڵی پەیوەندی پێچەوانەیە وە لە بیریش نەکەی دی دەمێدی وەرمانگرت دەکاتە هەڵگەڕاوەی ژمارەی درز باشە ئەماش ئێستا لێ کوانە لەو پەیوەندیەوە دەرێن چ ساینی ثێتا یەکسانە مڵامدا لە جیاتی ئەو دیێ دەنووسم چێ لە جیاتی ئەو دیێ دەنووسم یەک لەسەر ژمارەی درز ئێستا یەک لەسەر ژمارە درزە لە ژێرەوە بێتە سەری هەڵدەگرێتە دێتە ژمارەی درز باشە هەڵگەڕاوەی دی دەبیتە ژمارەی درز هەڵگەڕاوەی ژمارە درز دەبیتە دی کەواتە دەتوانم برم ثێتا لەگە ژمارە درزەکان پەیوەندی ڕاستەوانەیە لەبەر چوایە لەبەر ئەوەی ئەستا باسی نەگۆری درزە چی دەکەم بۆ نە ئەوە درزەکان بیتن ئەوە ژمارەی درزمانێ هەتا ژمارەی درزەکان ئێستا کە ئەوە دووری نێوان دوو درزە ئەوە دی بەڵام ئێستا کە من ژمارەی درزەکان زیاد کەم ژمارە درزەکان کەمە دوو ئەوەندە دووری نێوان درزەکان کەم دەکاتن هەتا ژمارە درزی زیادکەین دیمان بچووک دەبێتەوە دویش بچووک بێتەوە گۆشەلادان زیاد دەکا کەواتە دی لەگە ژمارە درزی دوژمنە ثێتاش لەگە دی دوژمنە دەرێ دوژمنی دوژمنەکەم دۆستمە کەواتە ثێتا لەگە ژمارە درز پەیوەندیان ڕاستەوانەیە تەمەشاکە چەندین جار پرسیار لێ دێتەوە
ئەتە ئەو چا ڕەنگ دەداتێت لە وزاری کام لەمانەی خوارەوە گۆشە لادان تێیدا زیاترە یا کام لەمانە پانی برژۆڵەکانی زیاترە ماوەی نێوان برژۆڵەکانی زیاترە هیچ فەرقی نییە گۆشە لادان چا ڕەنگ دەداتێت ڕەنگی زەرد لەبەر چوایە لەبەر ئەوەی ڕەنگی زەرد درێژی شەپۆڵەکەی درێژە درێژترە بەڵام ڕەنگی شین لامدایەکەی ڕەنگی شینی بچووکترە کەواتە ئەو ڕەنگی کە درێژی شەپۆلی زۆربی گۆشە لادانی تێدا زیاترە و هەروەها دەکرێت ڕەنگ نەداتێت شەپۆڵ داتێت چوار شەپۆلی کارمانچی داتێت کامیان گۆشە لادانی زیاترە دەڵێن ئەوەی کە درێژی شەپۆڵەکەی زیاترە بۆ نمونە شەپۆڵەکی ڕادیۆیی واتە بێتەلەکان درێژی شەپۆڵیان گەورەیە گۆشە لادانیان زۆرە ئەتوو لە ژوورێکی چەند بربەستێک دێتە بەردەمی ئەو شەپۆڵە ڕادیۆی بەڵام هەر دەگاتە لای تولۆ چکە ئەو شەپۆڵە ڕادیۆی تەلەڤیزیۆنیانەیە کە دەنێردرێ درێژی شەپۆڵەکەیان درێژە کە تووشی بربەستی دەبن ئەوە لادەدەن کاتە دەگاتە شوێنی مەبەستکات و شەپۆڵە ڕادیۆیەکەی تێدا دەکەوە بەڵام ڕووناچی بینراو لە ناوەڕاست چەبنکێ درێژی شەپۆڵی کورتتر لە چاو شەپۆڵەکان دیکە دەبینین ڕووناچی لادانی تێدا کەمە ئەتوو لە ژوورەکەی خۆت گلۆپەچی پێ بکە دەرکەی قەپاتکە بڕۆ هۆڵەکەیان بڕۆ دەرێ دەبینی لە بنی دەرکەی کە بۆشایەکی گوسکە هەیە یەک تۆز ڕووناچەکە دێتە دەرێ زۆر ناتە دەرێ یەک تۆز لە بنی دەرکەی هاتیتە لای هۆڵەکەی لەبەر چوایە لەبەر ئەوەی ڕووناچی لادانی کەمە چکە درێژی شەپۆلی ڕووناچی کەمە جا بابەجان دەستەواژەکیشمان هەیە پێی دەڵێن درزەکی لادان لێرە لەو بابەتەیدا دەرێت تاکردنەوەکەی جوو درز لە بابەتی ڕابردوو بەڵانی کوان دەرێت درزەکەکی لادانمان هەیە درزەکی لادان چێما مۆستا خوایە دەبیت چ بیتن پارچە شوشەیەکە ئێستا پارچە شوشەیەکی لەو گۆڕنە هەرگنەوە پێ دەڵێن درزەکی لادان نەخێر دەبیت چ تایبەتمەندیشی دەبی ئەو پارچە شوشە پارچە شوشەیە ئەوانەی ئیشی شوشەی دەکەن جامچیەکان نوکەچی تیژ بەکاردێن لە ئەڵماسی پێکاتوە ئەو پارچە شوشەیە کو پێ دەڵێن درزەکی لادان دەبێ ژمارەیەکی زۆر درزی تێدابی یعنی شوختی تێدابی ئەوها بە کەیف خۆمم دێنێ بەرێ ناوەڵا دەبی درزەکان تەستک بن بچووک بن تەریک بن و دووری نێوانیشان یەکسان بیتن یعنی تەماشاکە ژمارەیەکی زۆر درزی تەشتی تەریبی تێ دەکەین کە ماوەی نێوانیان یەکسان بیتن ئەوە پێ دەڵێن چ پێ دەڵێن درزەکی لادان پارچە شوشەیە کە ژمارەیەکی زۆر درزی تەشتی تەریبی تێدایە کە ماوەی نێوان درزەکان یەکسان بیتن کەواتە ئێستا لێرە ئەو مەسافەیە مەسەن هەر یەکە لەو مەسافەنە دووری نێوان دوو درز پێ دەڵێن دی ئەوە ژمارەی درزەکانە هەتا ژمارە درزەکان زیادکەن دووری نێوان دوو درز کەم دەکاتن سوودی درزەکی لادان چیە ڕووناچی چیتەڵ دەکە بۆ ڕەنگە پێکێنەرەکان دەتوانین ئەوەی بکەین هەڵبژاردنەک بۆ پێوانی درێژی شەپۆڵی سەرچاوی بەکارهاتوو لە ئامێرێکی بەکاردێ دەمەچی دیکە ئامێرەکەت نیشاندەم پێ دەڵێن شەبەنگ بین کەواتە هەموو ئەوانە سوودی درزەکی لادانە دووبارەی دەکەمەوە ڕووناچی شیتەڵ دەکە بۆ ڕەنگە پێکێنەرەکان لۆ چکو درزە کە ڕووناچی دەکەوێتە سەر درزەکی ئەوە بە پێی درێژی شەپۆڵەکەی گۆشە لادانی خۆی دەبیتن کەواتە ڕووناچەکە بەش دەبێت پێی درێژی شەپۆڵەکەی هەروە ئەو درزەکە لادانە دەتوانین چ بکەین دەتوانین ئەو سەرچاو ڕووناچەیە کە خراوەتە سەر درزەکەی توانین درێژی شەپۆڵەکەی هەژمارکەین لە ئامێرەکیش بەکاردێتن ئەو وانەی دیخونن پێ دەڵێن شەبەنگ بین کەواتە لە دەستگای شەبەنگ بینیش درزەکی لادانمان هەیە پەپکەی سیدیشمان هەیە بابەجان پەپکەی سیدی وەکو درزەکی لادان کار دەکاتن ئەوە پەپکەیەکی سیدیە دەتوانین لە کنە خۆشت بیکەی هەر کاتێک سیدێکی دەخێ بەر ڕووناچی دەبین سیدەکە ئەو ڕەنگانە سەدروزەبی هەر یەکە لەو ڕەنگانە چنە ئەوە مەسەلەن تەماشاکە ئەوە برژۆڵەیە ئەوە برژۆڵەیەکە ئەوە برژۆڵەیەکی دیکەیە ئەوە برژۆڵەکی دیکەیە ئەوانە هەموو چنە ئەوانە هەموو برژۆڵەنە برژۆڵەکان چنەکە ناوچەی تاریخیدا ڕەش نەئە هەموو برژۆڵەکان برژۆڵەی ڕووناکەن کەواتە بۆچی کاتێک ڕووناچی سپی دەکەوێتە سەر پەپکەی سیدی ئەوە کۆمەڵی ڕێک دەکەوێتن لە ئەنجامی بێکداچوونی شەپۆڵەکانی ڕووناچی ئەگە گوتی هۆی پەیدابوونی ڕەنگەکانە سەر پەپکەی سیدی چیە لە ئەنجامی بێکداچوونی ڕووناچی دراوە لەسەر ڕووی پەپکە ئەو پەپکەی سیدی وەکو درزەکی لادان کار دەکاتن بابەجان ئەگە تەرکیزی بخێت سەر پەپکەی سیدی ناوەڕاستەکەی بۆشە دەبینین کە ئەو داتان لە نێوان ئەو خانەنەدا خەزن دەبیتن ئەوها پەپکەی سیدی بەشە بەڵام لە بۆ درزەکان زۆر لێک نزیکن ئەمە ناتوانین بە ئاسانی ببین بەڵانگە بیبێ ژێر مایکرۆسکۆبەچی دەبین ئەوها بەشە کاتەگە بەشەکی وەرگرم ئەو پەپکەی سیدیە ئەو بەشە وەرگرم بۆ نە ئەوەندە وەرگرین
تەماشا دەکەم وەکو چ ڕەفتار دەکاتن وەکو درزەکەی لادان ڕەفتار دەکاتن. جا گوتمان برژۆلەی ڕووناک پیا دەبی واتە لە پەپکەی سیدی بەیەکداچوون دروستکەرە. بەیەکداچوونی دروستکە لە پەپکەی سیدی لەسەر چی بەندە هەتا ئێستا ئەو پرسیارە ناتۆ دەکرێت بێتەوە. ئەی ئاراستەی تیشکە لێ دەرەکە دەبی تیشەکە ئاراستەکەی ئایا بەیەکداچوونەکە دیار دەکا ئایا ئەو پەپکە ڕووناچی کەوتە سەر یان نا ئایا ئەو ڕووناچی کەوتە سەر چ درێژی شەپۆڵەکە دی دەرێم هەموو ئەوانەی پێش و ڕاستن. کاتەگە لە بۆ تاتەوە بەیەکداچوونی دروستکەر یان پەیدابوونی برژۆلەی ڕووناکی هیچ فەرقی نییە لە پەپکەی سیدی لەسەر چی بەندە دەرێن ئاراستی تیشکە لێ دەرەکە شوێنی پەپکەکە بە درێژی شەپۆڵی ڕووناچیەکە. شتێکی دیکەمان هەیە لێکوانە ئەو تێبینیمان هەیە بزانە تێبینێکی جوانە سامپڵەکانی لادان لە سامپڵی بەیەکداچوون دەچین لە بەیەکداچوونی زەمان گۆ برژۆلەی ڕووناک و تاریک پیا دەبیتن لە لادانیش بەیەکداچوونی ڕووناک و تاریک پیا دەبیتن لە یەک دەچن ئەدی لە چدا جیاوازن ئەو سامپڵەمان ئەو وێنەیە ئەو بەیەکداچوونە وێنەیەکی بەیەکداچوونە ئەو وێنێشمان وێنەیەکی لادانە بزانە لە خاڵی بەیەکداچوون خاڵی هاوبەشیان چییە لە هەردووچیان برژۆلەی ڕووناک و تاریک پیا دەبێت کاتە لە برژۆلەی ڕووناکیش لە ئەنجام بەیەکداچوون دروستکە پیا دەبێت چەند جار گۆمان گوتیە برژۆلە تاریکەکان لە ئەنجام بەیەکداچوونی لە ناوبەر پیا دەبێتن ئەدی لە چدا جیاوازن لە سامپڵی بەیەکداچوون برژۆلەی ڕووناکی ناوەند و هەموو برژۆلەکانی تەنیشتی ڕووناکان هەمان توندی ڕۆشناییان هەیە هەمان پانیشیان هەیە بەڵام لێرە تەماشاکە ئەوە لێکوانە ئەو خاڵەمان نووسیا لە سامپڵی لاداندا برژۆلەی ڕووناکی ناوەند توندی ڕۆشناییەکەی زۆرە و پانیەکەشی دوو بە قەدەر پانی برژۆلەکان دیکەیە مەسەلەن بابرین ئەگەر ئەومان 6 سانتیمەتر بی ئەو پانیا ئێستا پانی ئەو برژۆلەی تەنیشتی چەندە 3 سانتیمەترە کەواتە ئەوەی جیاوازە لە سامپڵی لادان برژۆلەی ڕووناکی ناوەند پانیەکەی دوو بە قەدەر پانی برژۆلەکان دیکەیە و توندی ڕۆشناییەکەشی زیاترە یعنی ڕەونەق بریسقەدانەوەکەی زیاترە. وەشتێکی دیکە لە کنەخۆت تۆماری بکە باش ئەگە دیقەت بکەی ئەوە توندی ڕۆشناییەکە زۆر ئەوە کەمترە لەوانەیە ئەوە تا لێ دیار نەبیتن ئەو برژۆڵەیە لەوانەیە ئەو برژۆڵە لە کنەت و هەر دیار نەبی بەڵام لە کتابەکەت ورد بەوە برژۆڵەت کە ڕووناچمان هەیە لێکوانە زۆر کاڵە هۆکار چییە ئەوە پێشتر ئەو مۆزوعمان خوێندیە ئەدی لە دەنگ لە هەموو شەپۆڵەکان توندی شەپۆڵ نەمانەگوت دەمانگوت چییە دەمانگوت توندی شەپۆڵ پێچوان دەگوت لەگە دوو جای دووری تا شەپۆڵەکە لەسەر چاوەکەی دوورکەوتوێت توندی شەپۆڵەکە لێکوان شەپۆڵەکەمان ڕووناچێت توندی ڕۆشناییەکەی کەم دەکاتن کەواتە توندی ڕۆشنایی شەپۆڵەکە ڕووناچیش پێچوان دەگۆڕێت لەگەڵ دوو جای دووری برژۆلەی ڕووناچی ناوەند نزیکە دووریەکەی کەمە لەسەر چاوەکەی کەواتە توندی ڕۆشناییەکەی زۆرە بەڵام برژۆلەکانی تەنیشتی هەتا لەسەر چاوەکەی دوو دەکەینەوە دووری لەسەر چاوەکەی دوورکەوتەوە توندی ڕۆشنایی برژۆلەکەی کەم دەبێتەوە. چی ڕوودەدات ئەگە ژمارەی درزەکان لە یەکی درێژی زیادکردن هەتا ژمارە درز زیادکەین گوتمان دووری نێوان درزەکان کەم دەکا تێتاش لەگەڵ دی پێچەوانە بوو یعنی گۆشەلادان زیاد دەکا ئەگە دی کەم کاتن گۆشەلادان زیاد دەکا پانی برژۆلە زیاد دەکا فراوانی برژۆلە زیاد دەکا دووری نێوان برژۆلەکان زیاد دەکا چ گوتمان ئەوانە یەک دەستەواژەنە. ئەوە پرسیارێکی پێداچوونەوەی بەندەکەمانە بەندی 72 دەستبی دەرێ وەسفی ئەو گۆڕانە بکە کە لە پانی برژۆڵە دەبی ئەوەی بزانی پانی برژۆڵەواتە تێتا ڕووداتن کاتێک یەک درزی بەکاردێنین کاتێک پانی درز دەبی ئەوش بزانی پانی درز یعنی دیمان چ لێ کردیە کەممان کردیە ئایا بزانین تێتایەکە چی لێ بەسەر دێتن هەر زۆر بەسیتە هیچ لەبەرکردنی ناوێ دەڵێم دی ساین تێتا یەکسانە بە ئێم لامدا تێتایەکەی بنووسم ئەوەی لەگە نەزاندراوەکە دیەکە لە ژێرەوە ئێم وڵامدا لەسەرەوە ئەو سانش بستەوە بەریتە ساین ئینڤێرس کەواتە ئێستاکە ئەگەر پانی درزەکەی کەم بکەین ئەو گۆشەلادانەکە زیاد دەکات فراوانی برژۆلەکە زیاد دەکات ماوە واتە دووری نێوان برژۆلەکان زیاد دەکاتن. پرسیاری سێم چەند جارە کاتۆ لە وزاری کام لەم تەنانەی خوا لادان تێدا زۆر ئاشکرایە سێوێک ئەو کاگمەسەر ئێستاکە بینم ئەو وێنەگرێکی پرۆفشنەڵە و ڕەسامەکی باشە ئەمن بەپی زانی خۆم وێنەکەەوە بکەم سێوێکمان هەیە نوچی پێنووسەکمان هەیە ئەوە نوچی پێنووسەچ ئەوەش نوچی پێنووسەچ هەروەها تاڵەمۆکی قژی مرۆڤ ئەوەش تاڵەمۆکە کام لەمانی خوارەوە لادان تێدا زۆر ئاشکرا یعنی لادان تێدا زۆر ئاشکرا یعنی گۆشە لادان تێدا زۆرە
گۆشە لادان تەماشاکە لەگەڵ دی پێچەوانەیە دی یعنی پانی درزەکە ئێستا گەلی کوان تەماشاکەی ئەوە چەند پانە ئەو سێەوە پانەکەی زۆرە دیەکەی زۆرە دیەکەی گەورەیە ئەو نوچی پێنووسی تەماشاکەی دیەکەی لە چاوی کەمترە دیوەی لە چاوی کەمترە بەڵام تاڵە مۆچی تەماشاکەی زۆر باریکە کەواتە دیوەی هەر زۆر بچووکترە باشە گە دیەکەی کەمبی ئەهاندی کەمبی لادان تێدا زۆر ئاشکرا دەبیتن کەواتە چاڵ دەبژێن تاڵە مۆچی مرۆڤ سەری مرۆڤ ئاگادار بە هەموو جاهاتەوە خۆیاتەوە ئەگە برێکانمان خوا لادان تێدا زۆر ئاشکرا بەس برێم ئاشکرا نییە ئەوەی کە ئاشکراین لادان تێدا کەمەدەی پانیەکەی زۆر بی چێ پانیەکەی زۆرە ئەو کاتی سێوەکەی هەڵدەبژێرم ئەگە برێم نییە ئەو کاتی چی هەڵدەبژێرم سێوەکەی هەڵدەبژێریم باشە ئەوە هەتا ئێستا بۆ شوازی ناتۆ هەروەک خۆی ئاتۆ لە وزاری پرسیارێکی دیکەم لە بۆ هەڵبژاردی کە لە هەر لە پێداچوونەوەی بەندە پرسیاری چوارە ئایا بژۆڵەکانی بێکداچوون بۆ هەرێکە لە ڕەنگەکانی پرتەقالیشین گوتن لە هەڵبژاردنەکەی چار هەڵبژاردنەداتێ چوار ڕەنگ کامە ڕەنگ درێژ شەپۆڵی زیاترە ئەو گۆشە لادانی تێدا زیاترە کامە ڕەنگ درێژ شەپۆڵی کەمترە ئەو گۆشە لادانی کەمترە ینی پانی بژۆڵەکانی کەمترە فراوانی بژۆڵەکانی کەمترە ماوەی نێوان بژۆڵەکانی کەمترە پرسیاری دوازدە سێزدە چواردە لە بۆ باز دەکەم دەڵێت چۆن فراوانی بژۆڵەی ناوەند دەگۆڕێت فراوانی بژۆڵە یعنی تێتا چۆن دەگۆڕێت چی لێ بەسەر دێت ئەگەر هات و درێژی شەپۆڵ لامدای زیاد بکەین کاکە تێتا یەکسانە بە ساین ئینڤێرسی ئێم لامدا لەسەر دی هەموو یاسایە ئەگەر هات و لامدا زیاد بی تێتا لەگەڵ لامدای ڕاستەوانەیە کاتە تێتا زیاد دەبی یعنی فراوانی بژۆڵەکە زیاد دەبیتن بۆچی ڕەنگی سپیشی تەڵدەی بۆ ڕەنگە پێکێنەرەکانی کاتێک بەناو درزەکەشدا دەدەڕوا گوتمان ڕەنگی سپی حەود ڕەنگە هەر ڕەنگەی لاندا خۆیە هەر لاندا چیش بە گۆشەیەک لاداتن کەواتە لەبەر ئەوەی کە درێژ شەپۆڵەکانی جیاوازە پێکێنەرەکانی کەواتە هەر درێژ شەپۆڵە گۆشە لادانی خۆی دەبی ڕەنگەشی تەڵدەی بۆ ڕەنگە پێکێنەرەکانی ئەو پرسیارە زۆر جوانە غەدر لێکراوە هەموو جان کە دەرێم غەدر لێکراوە یعنی هەتا ئێستا کە ئاوڕەچانە پرسیارە نەدایتەوە تەماشاکە پرسیارێکی زۆر جوانە تیشکێکی تاک ڕەنگ دەکەوێتە سەر دوو درزەکی لادان دوو درزەکی لادانم هەیە ئەوە درزەکەچی لادان ئەوە پێ دەڵێن درزەکی لادانی یەکەم ئەوەش درزە کەشکەی لادانمان هەیە ئەوە ناوێتم درزەکی لادانی دووەمە ئەویان بزان دەرێت دەی لە درزەکی لادانی دووەم قسەکەی لەسەر کوانە کردێت تەماشاکە دەی لە درزەکی لادانی دووەمدا برژۆڵەی دووەمی ڕووناک لە برژۆڵەی ناوەند دوورتر بوو با وێنە چی بکەم ئەوە برژۆڵەی ڕووناچی ناوەندا ئەوە ڕووناچی یەکەم ئەوە ڕووناچی دووەم باشە کەواتە ئەوە ئێمی سفرە ئەوە ئێمی یەکە ئەوە ئێمی دووە دەڵێ واتە ئەهانی چەو قسەیە برژۆلە ڕووناچی دووەم لە برژۆلە ڕووناچی ناوەند دوورتر بوو یعنی دووری نێوان برژۆڵەکان زۆر بوو باش ئەدی نەمانگۆ دووری نێوان برژۆڵەکان و فراوانی برژۆڵەکان و پانی برژۆڵەکان واتە ثێتا کەواتە یعنی چەو قسە یعنی ثێتای درزەکی لادانی دووەم گەورە بوو باشە پرسیارەکە دەرێت ئەو معلوماتە بەکاربینێت بۆ ئەوەی ئایا لە درزەکی لادانی دووەم ژمارە درزەکان زیاتریان کەمترە ئەدی نەمانگۆت ثێتا دەکاتە ساین ئینڤێرسی ئێم لامدا هەان لەسەر دی لە جاتی دی دەتوان بنووسم هەڵگەڕاوەی دیچیە ژمارەی درزە ئەدی ثێتا لەگە ژمارە درز پەیوەندی ڕاستەوانە نییە کەواتە مادەم درزەکی لادانی دووەم ثێتایەکەی گەورەترە کەواتە ژمارەی درزەکان لە درزەکی لادانی دووەم گەورەترە لە ژمارە درزەکان درزەکی لادانی یەکەم ئەو پرسیارە بۆت بێتەوە هەمان دەق دەداتێ کانەمانی خوار ڕاستە ژمارە درزەکان درزەکی لادانی یەکەم یەکسانە بە دووەم ژمارە درزەکان درزەکی لادانی یەکەم گەورەتر لە ژمارە درزەکی لادانی دووەم یاخود ئەوە دەداتێ ژمارە درزەکانی درزەکی لادانی دووەم گەورەترە لە ژمارەی درزەکانی درزەکی لادانی یەکەم کەواتە چ هەڵدەبژێرین ئەو معلوماتەمان تەواوە پێشتر باسمان کرد شەبەنگبین گوتمان درزەکی لادان لە شەبەنگبینیدایە ئەوە شەبەنگبینە بابەجان شەبەنگبین چییە دەستگایەکە ئامێرێکە درزەکی لادانی تێدایە و هاوێن کۆشی تێدایە ئەها تەرکیز کە تەرکیز هاوێن کۆ هاوێن پەرت هەبوو لە پۆلی دا ئەوە هاوێن کۆیەکە باشە کاتێک سەرچاوێکی ڕووناچی دەکەوێتە سەری ئەو ڕووناچێکی تەڵەکە لە بۆ ڕەنگە پێکێنەرەکانی ئەها ئەوە سەرچاوێکی ڕووناچیمان هەیە ئەوە درزەکمان هەیە
بە زانینی دووری نێوان ئەو دوو درزەی دیەکەی دەزانین چەندە کە ڕووناچەکە لە سەرچاوەکەی دەرەچیتن ئەو هاوێن کۆی دەکاتەوە دەهاتە سەر چێ دەهاتە سەر درزەکە لادانەکەی درزەکی لادانش دەمانگە ڕووناچی شیتەڵ دەکە لە بۆ ڕەنگە پێکێنەرەکانی ئەو ڕووناچە شیتەڵ دەبی بزانێت لەکوانە چ درزەی برژۆڵە دروست دەبی برژۆلە ڕووناچی ناوەندی یەکەم دووەم سێەم بەو شێوازەی جا لێکوان تەلەسکۆپ بە چمانێت تەلەسکۆپ لە زانستی گردوزانی بەکاردێتن بۆ چ بەکاردێت تەلەسکۆپ بەکاردێتن بۆ لێکۆڵینەوە لە پێکاتەی کیمیایی واروها پلەی گەرمی لێکۆڵینەوە لە پێکاتەی کیمیایی پلەی گەرمی چێ ئەستێرە یان هەوری گازی یان گەلە ئەستێرە ئەوە بەکارهێنانی تەلەسکۆپە جا بەهۆی تەلەسکۆپەکەیەوە ئەو لێرە پلەکراوە بۆ نەگۆشەی سەفر نووسرایە گۆشەی 15 15 20 25 30 35 یعنی توان ثێتایەکەش بە تەلەسکۆپەکەش ماکە بزانین ئەو برژۆڵەی ئەما دەمانەوێت چ گۆشە لادانێکی دروست کردیە ئێستا کە ئەمن دیم هەبی ثێتام هەبی پلەی برژۆڵەکەش بۆ ئەگە ئەو برژۆڵەی وەرگرم ئەوە پلەکەی سێە ناتوان مڵاندایەکەی بدۆزمەوە بڵێ دەتوان مڵاندایەکەی ئازرکەم کە لە دەرسی داهات و تەطبیقی دەکەم کەواتە لە شەبەکبینی دەتوانین پێوانەی درێژ شەپۆ ڕووناچی بەکارهاتوو بکەین هەروەها ڕووناچەک لە شیتەڵ دەکە بۆ ڕەنگە پێکەنەرەکانی هەروەها دیاریکردنی پێکاتەی کیمیایی سەرچاو ڕووناچەکە و سەرچاو ڕووناچێک کە بەکارمانایە پێکاتە کیمیاییەکەی چییە چکو مامۆستایانی کیمیا دەزانن لە بەشی هەشتەم ئەو شتەمان هەبوو لە فیزیای بەڵام داخل نەکراوە هەر مادێکی کیمیایی هەر توخمێکی کیمیایی شەبەنگەکی تایبەتی خۆی هەیە باشە کەواتە بە شەبەنگەکەی دەزانین داخوا ئەو ڕووناچی لە چم توخمەکی پێکاتیە کەواتە بەکارهێنانی شەبەنگی بینگ چییە ئەی بی سی دی دەرێم هەموو ئەوانەی پێشوو ڕاست لەوانەی داهاتوودا ئینشاڵڵا لە بابەتی هەفتی دوو ئینشاڵڵا پرسیارە حسابیەکانی باز دەکەین